بتوانن ڕوبەڕووی ئەو نەعەدالەتی و نادادیە بێتەوە کە لەلایەن حکومەت یاریمی کوردستانەوە ئێستا دەیانەوێت بەرامبەر بەم خەستەخانەی بکەن چونکە خەستەخانەی هیوا پڕ بە هیوایە بۆ هەموو ئەو منداڵانەی کە ڕۆژانە لەژێر فشارێکی زۆردان لەژێر فشارێکی دەرونی و ئازاری جەستەیەکی زۆردان کە بۆتە هۆی کە خێزانی لەبەرێک هەڵوەشاندووە خێزانی تووشی ژیرۆدەیی کردووە سامان و سەروەتی ئەو خێزانانە ئەکەوێتە خزمەتی ئەوەی چارەسەری نەخۆشیە بکەن بۆیە لێرەوانەیە گرنگە هاوڵاتیان خەڵکی خەمخۆر مامۆستایان فەرمانبەران موچەخۆران ڕۆشنبیران ئەکادیمیەکان کەناڵەکانی ڕاگەیاندن هەموو کۆنە خزمەتەم کەناڵە ئەم خەستەخانەیەوانێ لە پێناومانەوەی لەسەر پێخۆڕاوەستان و دژی ئەو سیاسەتە ببنوانێت کە موڵکەکە بفرۆشن چونکە ئەمە گومانمان لێیانەکە ئەم وڵکانە وەکو هەتا هەندێک لە قوتابخانەکانی ناوشارش دەیانوێت بەرەوە ئاراستەیە بەرن کە چۆ بیفرۆشن ئەمە لێرەدا ڕوبەڕووی ئەوە دەوەستینەوانەیە کە دژی ئەو سیاسەتین کە سیاسەتێکی زۆر نامەنتیقە زۆر نامعقولە بۆیە لێرەوە پەیام دەدەین کە خەستەخانەی هیوایە لێرە هەمومان کۆ دەبینەوانێ بەرەنگاری ئەو سیاسەتە دەبینەوانێ شەڕی ئەو نەعەدالەتی و هەمووانی دژوارێ دەکەین کە ئەمان ڕوبەڕووی خەستەخانەکەی دەکەنەوانەوە.